چیە ئەگەر باسی ماوەکانی ڕابردوو بکەین ڕەنگە پەنجەکانی دەستگوۆیەکی هاوڕێیانە پێی مەبەستەکەم ئەوە بوو کە ئێمە بتوانین لەنێو یعنی لەلا گەڵاڵە ببێ بڵێن فڵان یعنی ئەو شتا فڵان شت فڵان شت ئەوە هەموو ئەمانە بەوجودیش ئەژمارە بکرێ بەڵام لەسەر ڕێک لەسەر دواتر بە گوێرەی ئارەزوی خۆیکەکاری کردووە جێگەی خۆشحاڵی و جێگەی دەستخۆشیە بۆی دوا بەدوای ئەوەش ئەو خەڵاتە هەیە کۆمەڵایەتی پێشتر ئێستا پلان کرد یعنی بۆ نمونە چی بۆچی زۆر جارانێ ڕەنگە ئەمە ببیستنەوە گوێتان لە موشەیە بوو بێت ئەمە با بڵێم پێناسەکان ماکردن بیدیژی چییە و بەرامبەر بە ژنان بکرێت چیە دواتر ئەم موشەیە دڵنیام زۆرێکتان بیستتانێتەوە وانە زۆر جار بەرامبەر بە هەر مرۆڤێک کە هەر جۆرە کردارێک ئەنجام درا بە توندوتیژی ئەژمارەکرێت ئەگەر بە ژنان یعنی هەندێک زیاتر چۆن بڵێ گوتری بکەینەوە بۆ وەچی ئەڵێن کێ ئەتوانێت پێناسەیەک بۆ بکایە خوداڕان هەر شتێک لەلای خۆیەوە یعنی یا گەڵاڵە بێ لەلای پێ بڵێت توندوتیژی هەموو تاکێک دەگرێتەوە بەڕاستی ئێمە ناتوانین فلتەرێکی بۆ دابنین بڵێن توندوتیژی بۆ دەکرێت بەڕاستی لەواچێ لە چرکەیەکە دەیان هەزار توندوتیژی بکرێت لە هەموو سەرڕی زەمینە بەڵام چەند بتوانین ئێمە بگەین ئەو قەناعەتەی کە بتوانین ئەو توندوتیژانە هیچ نەبێت لە ئاستێکی بەرزەوە داگرینە خوارەوە و بەردەوام بین و هەمیشە ئەپدەیت بکەینەوە لەگەڵیانە و هەمیشە پشت و پەنایان بین بۆ ئەوەی کە بتوانن لایەنە هەڵەکان و لایەنە سەرکەوتنەکان و یان باشەکان ئامانجی گشتیان بێ دیارە توندوتیژی خۆی بۆ خۆی لە هەردوو ڕەگەزدا هەیە لە هەردوو ڕەگەزەکەدا وجودی دەبێت بەڵام وەکو باسم کرد و جەختیش دەکەینەوە ئێمە لەم جۆرە خولانەوە لەم بابەتانە دەستی بۆ بدەبین ئامانجی گشتیمان ئەوەیە دوورخستنەوەی توندوتیژی لە مرۆڤەکان ئەگەر لە هەر ئاستێکدا بێ بە تایبەتی ژنان کچان و دەگەڕینەوە بۆ ئەوەی ئەو کچانە کە بڕوانامەیەکی زانستیان هەیە چۆن بتوانین پەریان پێ بدەین نەوەستن بەڕاستی چووکە ئێستا لای هەمومان ئاشکرایە کە زۆر بابەت هەیە تا ئێستا شاراوەیە کە شاراوایەکان ئەوەیە کە تۆ کچان خۆیان بکەی بە سەرپشکیان کەی بۆ ئەوەی کە بابەتەکانی خۆیان بۆ ڕژێنن بۆ ڕەگەزی بەرامبەریان و ئاشنایان کەن لە ئەوەی کە بۆ توندوتیژ بین بۆ هەمیشە بە دڵێکی فراوانەوە و لایەنە زانستیەکەوە بەوانەوە کە بتوانن خولیای کاری باشتر بکەن یاخود بیان خەینە ناو بابەتێکەوە کە چۆن بە عەرەبی دەڵێن ممارەسەی کارێکی باشتر بکەن دووریان خەینەوە لە توندوتیژی و ئەمەش بە هەمومانەوە دەکرێت و بە هەمومانەوە هەوڵی بۆ بدەین کە لە مناڵێکەوە دایمان ئێمە دەڵێن دەبێت لە باخچەکانەوە ئێمە توندوتیژی ببڕین پێویستە لەم جۆرە چالاکی و سیمینارانە زیاتر بکرێت لەلایەن ڕێکخراوەکان و حکوومەتەوە بۆ ئەوەی توانای ژنان بەدەربخرێت هەوڵ و معنی ماندووبوونی ژنان دەربخرێت سوودی ئەم چالاکی سیمینارانە بۆ ئەوەیە کە ڕێژەی توندوتیژی لە ئافرەتاندا کەمتر بکرێتەوە.